بەڕێزان عەزیزانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵین لە بەرنامەیەکی تری پەیامی تۆ بە ئێوەی ئازیز و خۆشەویست دەگەینەوە. ئەمڕۆ ئێمە لە ناحیە زەڕایانی چەند ڕۆژێک کە بارانبارین قەزا و ناحیەکانی هەرێمی کوردستان و پارێزگاکانی گرتووەتەوە. ئێمە ئەمڕۆ لە هاوڵاتیانە پرسین ئایا خوای پەروەردگار لە ڕێگەی ئەم بارانەوە چ پەیامێک بۆ مرۆڤەکانە نێرێ؟ ئایا ئەم بارانبارینە چ پەیامێکی تایە بۆ مرۆڤەکان بەرامبەر خوای پەروەردگار؟ ئێمە تاوتوی ئەمە لەگەڵ هاوڵاتیان ناکەین، ئێوەش لەگەڵمان بن. ئایا خوای پەروەردگار لە ڕێگەی ئەم بارانەوە چ پەیامێک بۆ مرۆڤەکانە نێرێ؟ من پێشمەرگەم 6 مانگە مەعاشێکم کردە، مەعاشەکەیش پاشەکەوتی دەکراوە خۆتان نەزانن. مەعاشەکەم لەبیر نەما لە خۆشیەم بارانە. خوای گەورە ئەم مرۆڤێ دروست کردووە بی ئەمەلیشی ناکا. زۆر دڵخۆشم، حەمد و سەنای خوا زۆر ئەەکەم. ئەم بارانبارینە کە ئێستا لە هەرێمی کوردستانی گرتووەتەوە چ پەیامێکی تایە بۆ مرۆڤ و بۆ خەڵکی هەرێمی کوردستان لەلایەن خوای پەروەردگارەوە؟ وەڵای ئەم بارانە نیعمەتێکی خوای گەورەیە بۆ ئادەمیزادەکان و ئێمە ژەوێت لای خۆمانە سوپاس و ستایشی خوا بکەین و بە هەڵەکانمانە بچینەوە، بەڵکو خوای گەورە مەزایشمان بۆ باشکە. ئەم بارانبارینە ئێستا لە هەرێمی کوردستان و با بڵین منتیقەی شارەزوریشی گرتووەتەوە چ پەیامێکی تایە بۆ مرۆڤ لەلایەن خوای پەروەردگار؟ خۆشحاڵین بەم بارانبارینە و لەخوا بەزیاوێ پێویستمان پێی بوو ئەم بارانبارینە زۆر سوودی بوو، لەخوا بەزیاوێ لە وەختی خۆیان بارانباری زۆر سوودی بوو وەجووتیا. باشە دڵخۆشی بەوەی کە بارانی خۆشم ئینشەئەڵڵا بارانی تر بەڕێوەوی. خوای گەورە هەروە ئەو ڕەحمەتەوە سەرمان ئابوارێنێ و ئەم ملەتیشە خوای گەورە بەزایی بێەوە هەموو لایەکمانە. دڵخۆشی بەم بارانە؟ زۆر دڵخۆشم، حەمد و سەنای خوا زۆر ئەەکەم لەسەر ئەم بارانە. باشە ماوەیە کە خەڵک ناومێت دەبەوەی کە باران ناباری وشکە ساڵی بڵاو. شکر بە خوای گەورە ڕۆشنایی کۆتە نای ئەو خەڵکارە هەمووی. هەستەکەی بە دەم و چاوی خەڵکەوە دیار. بەڵێ و عەرزەوە دەم و چاوەوە هەموو دنیاوە دیار. زۆر پێویست ناکە ئێمە ناومێت بین لە ئیشەڵا ناومێت نین، هەمیشە و دایم حەمد و سەنای خوای گەورە بکەیت لەبەرەوە خوای گەورە ڕەحمەتی خۆی بەسەرمان ئابوارێن. زۆر دڵخۆشین لەخوا بەزیابێت، ئینشەڵڵا خوای گەورە ڕەحم بە هەموو لایەکەکات. باشە باران چ پەیامێکی تایە بۆ ئێمەی مرۆڤ؟ بەیان پەیامیەوەی تایە کە خوای گەورە ڕەحمەتە دەبارێنێ بۆ هەموو لایەک، پەیامیەوە گەێنەکە ئەمە کە خوایەکەیە کە باڵا دەستە دەتوانێت هەموو شتێ بارێنێت، دەتوانێت هەموو شتێ بکات بۆ ئینسانەکە. باشە مرۆڤ پێویستەکە ناومێت بێت لەوەی کەوا ڕەحمی خوای پەروەردگار هەمیشە بەو شێوازە فراوانەیە. ماوەیە کاڵێ مشکە ساڵی بڵاوە بێتەوە سیرمان کرد ئەوەیش نەبوو بارانی بە ڕەحمەتیش بارێ. خوا خۆی باشی لێ دەزانێت. پێت خۆش ئەمە ئێستان باران؟ زۆریش بەڵێ بەدڵنیایە. ئەی ئەو فەلاحانەی کە لە سنووری قەزای شارەزور و ناحیە زەڕایەنان پێت وایە سوودی هەیە بۆوان؟ بەڵێ پێم وایە سوودی هەیە زۆریش. وڵا زۆرش پێ دڵخۆشم. چ پەیامێکی تایە؟ بارانبارین مانای چێ لای تۆ؟ وڵا پەیامی ڕەحمەتی خوای گەورەی بۆ هەموو بوونەوەر، بۆ ئینسان، بۆ حیوان. باشە ماوەیە کە خەڵک ترسی ئەوەی هەیە کەوا وشکە ساڵی بێ، یەکسەریانەوە وشکە ساڵیە و ئەم ساڵ باران نابارێت. ئێستا بینی ما بارانێکی بەو شێوازە باری. ئەمە چ پەیامەکە لایەن خوای پەروەردگارەوە بۆ مرۆڤ نێت بدێت؟ وڵا بەس پەیامی ڕەحمەتە خوای گەورە ڕەحمەتی خۆی پیشانی خەڵکن. ئەگەر ئارزووی لە نەبارینی بوێ تا ئێوارە من بڵێ بە تۆی بڵێ خوای گەورە ڕەحمەتی خۆی باران دەوی بارین، مڵکی خۆی کوێر ناکاتەوە بۆ هیچ کەس. ئەم بارانبارینەی کە ئێستا بارێت چ پەیامێکی تایە بۆ مرۆڤ؟ وەڵای ئەم باران ڕەحمەتی خوای گەورەیە، تر لەم ماوە بێ وشکە ساڵێکی زۆر و خەڵک زۆر هیوایە ئەو باران بوارە لەخوا بەزای بارانێکی باش باری و تری شەڵاوێتە خەیر و خۆشی و هەرە. باران چ پەیامێکی تایە بۆ ئێمە؟ یان باران پێناسەی چیە لای تۆ؟ وەڵای باران خەیر و خۆشیە، باران ئەگەر باران نێ وشکە ساڵیە خەڵک عنی تاو هەم ڤایرۆس و ئەنواعی میکرۆبش زۆرەوێ، بەڵام لەخوا بەزای ئەم بارانە ڕەحمەتە گوباری و ئەم بارانبارینەی کە ئێستا بارێ مانای چێ لای تۆ؟ چ پەیامێکی تایە؟ خۆشی خۆشە وەسای خۆشە و خەڵک دڵخۆشە بێ پێی. باشە ماوەیە کە خەڵک ترسیەوەی هەیەکەوە ئەمساڵ وشکە ساڵی بێ و باران نەباریەوە، بەڵام ببینین لە کۆتاییە خوای گەورە پارانێکی بەم شێوازەی نات. ئایا پێت وایە مرۆڤ نابێ قەت بێ ئومێد بێ لە ڕەحمی خوای پەروەردگار؟ وایە بێ مرۆڤ بێ ئومێد نەبێت، دایمە ئومێدی بە خوای گەورە بێ، بە دەسەڵاتەکانی خوای گەورە بێ. ئایا خوای پەروەردگار لە ڕێگەی ئەم بارانەوە چ پەیامێک بۆ مرۆڤەکانە نێرێ؟ من پێشمەرگەم 6 مانگە مەعاشێکم کردە، مەعاشەکەیش پاشەکەوتی دەکراوە خۆتان نەزانن. مەعاشەکەم لەبیر نەما لە خۆشیەم بارانە. خوای گەورە ئەم مرۆڤێ دروست کردووە بی ئەمەلیشی ناکا.
زۆر دڵخۆشم حەمد و سەنای خوا زۆر ئەەکەم من خەی خۆی ڕحمەتی خۆی وارێتەوە پێت خۆشە بارانێکی لەم تەمام پێ خۆشە هەم ئاڵێ پێ خۆشە و بارانی خۆشە وارێەوە باشە ماوەیەکە خەڵک ترسیەوەی هەیەکەوە وشکە ساڵی بڵاوە بێتەوە ئایا شەو دەستی خۆی گەورەیە دەستی کەسی بارە بۆیە باشە مرۆڤ پێویستەکە بێومێت بێ لەوەی خوای گەورە ڕەحمەتی نییە بەرامبەر خوا ڕەحمی زۆرە و ڕەحمەتی زۆر ئیشەڵا واری باشە فەلاحەکان تا چەند سوود لەم بارانباری نەبین بە زۆر بە زۆر زۆری فەلا حیوانات ئینسان هەمووی بە زۆر بارانباری لای تۆ چ پێناسەیەکی مانای چیەدات وەڵام پێناسەکەی جوانیە پێناسەکەی جوانکردنی سروشتە پێناسەکەی پێداویستەکان تەواوەکات پێداویستەکان هەمووی بەبارانە هەموو ژیان باشە ماوەیەکە خەڵک ترسیەوە هەیە وشکە ساڵی بڵاوە بێتەوە بەڵام بینین لە کۆتایە خوای گەورە بارانێکی بەو شێوازە بەو ڕەحمەتەی بۆ ناردین ئێمە وەکو مرۆڤ پێویستەکە ئومێدمان یعنی بەخوای گەورە ئەوەندە لاواز بێ یەکسەر بڕیار بدەین کە باران نابارێت خێرەوە لە هاوازی مرۆڤەکانە لە خوای گەورە هەموو کاتی خۆی جوانەکانی خۆی خۆ ئەزانێت چۆنی کات ئەو ئێمە لە ئامازی فەلاحەکان تا چەند سوودمەند لەم باران لەوە باشتر هیچیان ناوی ئازانم هەمویان گەشتبینن ئەکیانە بینی شکری خواکەن ئەویان جوان گەشاونەتەوە پێت وایە فەلاحەکان لە هەموو خەڵک زیاتر دڵخۆشن بێ وڵی هەموو کەسی هەڵ دڵخۆشە بەس بە تایبەت فەلاح لەبەرەوەی ئیشەکەی لەسەرەوەی وەکو چۆن ژیانی کەسێک لەسەر ڕۆژانە لەسەر چێک بێت ئەویش فەلاح یعنی پێویستەکەی بەوە تەواوە بێ بە باران تەواوە بێ شتێکی جوانە ئەم بارانی کە ئێستا ئەبارێ پەیامی چی پەیامێکی تایە بۆ ئێمەی مرۆڤ کەوا بارانی بەڕەحمەت لەلایەن خوای پەروەردگار بارانە غەیبیە جەوا پێ من و تۆ لە دایکا بووین ئەوە ناوخون و چاو و دەست و گوێ و قژی لێ خستین ئەم بارانە نەوارە گرانی هەڵەستێ خانجازی ئەوەیە تۆکو کەسێک وەکو مسلمانێک دڵخۆشی بەوەی کە باران نەبارێ دڵم پێ خۆشارەوەڵا ئەو پڕ دڵم پێ خۆشە باشە باران نەوارە بەر خەڵی تەمەندوی خانەکان بخوا باشە ئەی فەلاحەکان ئەوانی کە خەریکی دەغڵودان و دانەوێڵە بن ئەوان تا چەند سوودمەند لەم بارانی کە بۆوانە وا ڕزقی ئەوان ژەراوی نیێمەش دەگا باشە دەشت و دەر ئاژەڵەکان گژوگیا گژوگیا گشتی باران نوارە کشتێ فەوتێ باران نوارێ ئاجەڵە فەوتێ ملەتە فەوتێ هیچ بۆ دەستی کە تۆ نامێنی ماوەیەک بەر لە ئێستا یەکێک لە بەرپرسەکان لە یەکێک لە کەناڵەکانەوە وشکە ساڵی ڕاگەیان وتی تەواوە وشکە ساڵی بڵاوە بێتەوە بەڵام وەکو بینیمان خوای پەروەردگار ئەگەر بیەوێت شتێک لە نەبوونەوە بکاتەبوون یان لە بوونەوە بیکاتە نەبوون بۆ ئەو کونفەیەکوونێکی بەسە بینمان بارانێکی بەڕەحمەت سنووری هەرێمی کوردستانی گرتەوە بە تایبەت ناوچەی قەزای شارە زوور و ناحیەی زەڕایەت ئەمە پەیامێکی گەورەیە بۆ مرۆڤ ئێمە زیاتر هاوڵاتیان نەدوێنێ ئێوەش بینەرمان ئەم بارانی کە ئێستا بارێت چ پەیامێکی تایە بۆ مرۆڤ خۆشیە نەرە زۆر باشە باشە ماوەیەک بەر لە ئێستا مرۆڤ با بڵێن خەڵکی هەرێمی کوردستان ترسیەوەیان هەبوو کە وشکە ساڵی بڵاوە بێتەوە بەڵام بینیمان لە کۆتایە خوای گەورە بارانی بەڕەحمەتی بۆ باران بێت ئەمە چ پەیامێکە بۆ مرۆڤ بۆ مرۆڤەکان باشە بۆ جوتیاران بۆ هەموو خەڵک بۆ ئاژەڵان زۆر باشە باشە تۆ دڵخۆشی بەوەی کەم زۆر ئەی با بڵێن جگە لە مرۆڤ ئاژەڵ و دەغڵودان و دەشت و دەر ئەوان یعنی پێت وایە ئەوانیش سوودمەندی یەکەم لەوەیان بارانبارینە بەتەکید بەڵێ وایە دڵم خۆشە بارانباری باشە چ پەیامێکی تایە بۆ ئێمە کەوا خوای گەورە بە ڕەحمەتێکی وامان بۆ بارێن وڵای ئەمە داواکەین لە خوای گەورەم بارانێ بۆ باران زۆر مەمنونی خوای گەورەی زۆر مەمنونی خوای گەورەی ئەم ڕەحمەتەی بۆ بارانی باشە مرۆڤەکان ماوەیەک با بڵین ئێمە بەعام خۆمان بێئومێد من لەوەی کەمان وشکە ساڵیە بەڵام بینیمان لە کۆتایە بارانباری ئەمە چ پەیامێکی تایە بۆ ئێمە وڵای ئەمە پەیامی خوای گەورە ئەم ڕەحمەتەی بۆ ئێمە داوا خوای گەورە ئەبێ سوژدەی بۆ بەرین ئەبێ شکرانە و ژێری بین خوای گەورە ئەم فەریعێ بۆ هاوردین ئینشاءڵڵا خوای گەورە هەم فەریعێتری لە شوێن تێری باشە پێت وایە فەلاحەکانیش ئێستا دڵخۆشن بە باران هەموو فەلاحەکان هەموو کەسێ هەموو زیندەوەرێکیش هەر پێی خۆشم باران دنیا پێی خۆشە نەک بڵێم زیندەوەرن هەموو دنیا ژیان واوە سەر ئاو باران ئەم بارانە باریوە هەموو کەسێ ئیسفای لێ کردو باش ئەگەر باران نەبارێت چی ڕۆدا وڵا باران نەبارێ دنیا بەرەو خراپیە ڕوە ئەم دڵخۆشێ بەدەموچاوی خەڵکەوە بینی ئێستا بارانباری تابعاان هەرەوەڵا وەلەو با خەڵیشی خاڵیە هەر پێی خۆشم بارانە باریە و وەکو باخەڵی پڕبووێتەوە هەر وایە ئایا خوای پەروەردگار لە ڕێگەی ئەم بارانەوە چ پەیامێک بۆ مرۆڤەکانە نێبێت من پێشمەرگەم 6 مانگە مەعاشێکم کردە مەعاشەکەیش پاشەکەوتی دەکراوە خۆتان نەزانن
معاشەکەم لەبیر نەما لە خۆشیێم بارانە. خی گەورە ئەم مرۆڤێ دروست کردووە بی ئەمەلیشی ناکە. زۆر دڵخۆشم حەمد و سەنای خوا زۆر ئەەکەم. وڵی بارانێکی باش بوو لەخوا بە زیابعیبی نییە و عنی زۆر لە وشکە ساڵی لە جاتمان بۆ ئەوی ڕاستی زەرەبی زیانێکی ئەو تۆی نەبووە لە ڕاستە بەس بارانێکی بەخڕ و بارانێکی باش بوو لەخوا بە زیابعیبی نێ. ماوەیەک بەر لێسا خەڵک ترسێوێ بوو وشکە ساڵی بێ بەڵام بینیمان لە کوتای خی پەروەردگار بارانی بە بارانی ئەمە چ پەیامێکە خی گەورە بە بارانە بۆ ئێمەێنێ پەیامێکی بە ڕەحمەت بوو خواگیان نردی بووە میلەتە لەبەرەوەی لە منتیقی شارە زوریش و گەرمیانیشان لە گەرمیانە وشکە ساڵی هەبوو بەس ئێستا لە خوای گەورە بە زیابێ ئەوە نەماوە و لە شارە زوریش زیاد لە حەدی پێویست باران بارێ و حەمد و سەنا بە خواگیان بارانێکی باش بوو. دڵخۆش بم بارانە لە خوای گەورە بە زیابێ جا هەیە لەوە دڵخۆشتر. بارانێکی بەرەکەتەوە و خۆشە و دڵمان ئاوی خواردەتۆ بەڕاستی زۆر بێتاقوتی ئەم بارانە باری بەڕاستی دنیا هەموو شتێک نەما فەرحێکی خۆشحاڵ. باشە ماوەیەک بەر لە ئێستا ترسیەوە هەبووکەوە وشکە ساڵی بڵاو بێتەوە بەڵام لە کۆتایی مان خی پەروەردگار بارانی بە ڕەحمەتی بۆ بارانی ئەمە چ پەیامێکی تایە بۆ ئێمە مرۆڤ. وشکە ساڵی بخوای گەورە خۆی باش زانێ ئەم خەڵکە لە خۆی ئاڵێ وشکە ساڵی وشکە ساڵێکی وشکە ساڵی خدای خۆی نوێ کەس نازانێت ئەوانەی کە ئەو قسەکەن خی گەورە ڕەتی دان و حەمد و سەنای خوایەکە ببارێەوە. پێت خۆشە بارانە باری؟ ئەرە وڵا پێم خۆش. ئەمەی کە ئێستا خەڵک ئەیانود وشکە ساڵی بڵاوە بێتەوە بەڵام بینیمان لە کۆتایە باران باری خی گەورە ئێوێ لە ڕێگەی ئەمەوە چی بە ئێمە بڵێ؟ وڵای تر نعمەتی خۆیەتی خۆی گەورە بێڕژێنە سەرم ئەومەتەیە خۆ گەورەی ئیشەڵا وشکە ساڵی نابێ ئیشەڵا. پێت وایە خەڵک دەموچاویان دیارەکەوا دڵخۆشن بە باران؟ ئەرە وڵا ئەیبوو تۆکو خۆت پێت خۆشە؟ ئەرە وڵا پێم خۆش پێم خۆش. ئەم بارانەی کە ئێستا بارێ باس با بڵێن چ پەیامێکی تایە دڵخۆشی بۆی بارانە بارێ؟ ئەرە وەڵا زۆر دڵخۆشین زۆر لە حەمد بخوا. باشە ماوەک بە لە ئێستا خەڵک ترسێەوە هەیە بۆ وشکە ساڵی بێ بەڵام بینیمان لە کۆتایە خی پەروەردگار خوای پەروەردگار بارانی بۆ بارانی ڕەحمەتی بارانی ڕەحمەتی بۆ بارانی. پێت وایە دەشت و دەریش تێر ئاو بوو نێستا؟ ئەرە وەڵا تا دوو مانگی تریش باران نەوارە ئیتر نەگەڕک. باشە ئەوانەی کە با بڵێن دانەوێڵەکەن ئەوانەی کەەوە حیواندار حاڵە گشتی پێ خۆشحاڵە ئەوەی دانەوێڵەکە ئەوەی حیوانی هەیە هەمووی پێ خۆشحاڵە بۆ ئەم نیعمەتە خوا باران دێش. باشە ئەم قەیرانەی ئێستا هەیە لە هەرێمی کوردستانە ماوەیەکە خەڵکی با بڵێن بەدەستی و ئەناڵێنێ پێت وایە ئەم باران بارینە کەمێک لە خەمەکانی ئەوانی ڕەواندەوە؟ ئای شوان تەبعاً بەخوا لە باوانور ئەو خوارەیان و خەلە خەری گۆکشی وشی بیانی گەرمیان لە خواوە ژێوێتە ئەوی هۆزەکات بڵەوە. ئێستا خەلە باش بووە؟ ئەرە وەڵا زۆر باشە حەمد بەخوا هەمووی باشە. وەڵایی زۆر سپاس بۆ خی گەورە کە ئەم بارانەی باریوە بەڕاستی جەوێکی خۆش بارانێکی خۆش بوو. تۆکو کەسێک دڵخۆش بی کە بارانێکی بەم شازە باری؟ بەڵێ زۆر دڵخۆش بووم بارانێکی بە ڕەحمەت بوو زۆر خۆش بوو چکە جەوی گۆڕی لە ڕاستیە. ماوەیەک بەر لە ئێستا خەڵک ئومێدی بەوە نەمابوو کە باران بارێ بەڵام بینیمان لە کۆتایە خی پەروەردگار بارانی باران ئەمە چ پەیامێکە لای خی گەورە بۆ ئێمە؟ هیچ شتێک لای خی گەورە یعنی زەحمەت نییە لە ڕاستیە هەنێ بەندەکان لە زۆر بێئومێتە بن لای خی گەورە بەڵام خی گەورە هەر خۆی باشە زانێت کە ئەم بارانە دواکەوتنە چ ڕەحمەتێکی پێوەی بێ هەر خۆی باشە ئەزانێت ڕاست. خەڵک پێت وایە دڵخۆشیەکەی بەدەم چاویەوە دیارەکەەوە من باران بارێت؟ بەڵێ زۆر هەموو کەسێ زۆر دڵی خۆشە لە ڕاستیە نەکی خەڵک بگرە دەشت و دەر باڵندەکان هەمویان دڵخۆشن بەم باران بارینە. سی بەڕاستی هۆکارێکی سەرەکی بوو بۆ دڵخۆشکردنی کۆمەلگا کوردی چووکە سەرتاسەری هەموو کوردستانی کردێتەوە. دوایەوە یەکێک لە خاڵە گرنگەکان ئەوەیە کە زمانی وشکە ساڵی تۆزە لە بیری خەڵک بردوەوە ئەلحەمدولیلا وشکە ساڵی تا ڕادەیە لە بیر بردوێت. باشە دڵخۆشی بۆی کە باران باریەوە؟ بەڕاستی زۆر بووە مای خێر و خۆشی بۆ هەمووی نەک بۆ. باشە ماوەیەکە خەڵک ترسیەوەی هەیە کەوا وشکە ساڵی بڵاوە بێت بەڵام بینیمان لە کۆتایە خی گەورە بارانی بۆ باراندی ئەمە جۆرێک لە پەیامی تایە ئەو پەیامە چی خی گەورە ئێمە بانی بە ئێمە ئەڵێ لە ڕێگەی باران بارینەوە؟ پەیامی خی گەورە ئەوەیە کە نابێ دەست بەرداربی لە بیریکەین هەمیشە لە کاتە سەختەکان ناڕەحەتەکان نابگەڕێنەوە بۆ لای
ئێمە با بڵێن ئەمەی لە قسەکانی تۆ ئەم خوێندەوەکەوە ئەمە هەمیشە بێ سوازگوزار بی چۆن سوپاسی خی گەورە بکەین ئیتر ئەو ڕێخۆی کۆمەڵ ڕێگەی دیاری کردووە لە ڕێگەی قورآن و حەدیسەوە لە هەموو کاتێکاتوە ئەو بەرنمەیەکی داناوە ئەوە پێ ئەو بەرنامە ئەوە بڕۆی یەکی لەوانە ناوێ بێ ئومێد بی لێ هەمیشە داوای لێ بکەی هەمیشە داوای لێ بکەی گوێڕایاڵی فەرمانەکانیشی بی باشە تەمەەن ماوەیە کە خەڵک با بڵێن ترسی ئەوەی هەیەکەوە وشکە ساڵیە بەڵام سیرمان کرد خی پەروردگار بارانێکی لەم جۆرە بارێنێت ئایا پێویستەکان مرۆڤ ئەوەندە ناومێت بێت لە ڕەحمی خی پەروردگار کە بۆ شێوازە یەکسەر بڕیار بدا وشکە ساڵیەتە پێشەوە غەڵەتەوە هات ئەبێ ئینسانەکان حتا تاعەتی خی گەورە بکەن ئەبێ سوپاس ستایشی خی گەورە بکەن ناومێت مەبن لە خی گەورە خی گەورە شەڵا خۆی بەڕەحم و ڕەحمیشمان پێغام مەسمەشمان بۆ باشەکە باشە دڵخۆشی بەم بارانێ ئێستا زۆر دڵخۆشم بەڕاستی من پێشمەرگەم 6 مانگە مەعاشێک مەرگتە مەعاشەکەیش پاشەکەوتی لەکراوە خۆتان نەزانین مەعاشەکەم نەبی نەما لە خۆشیەم بارانە مرۆڤ با بڵێن خۆمان کە خەڵکی کوردستان ماوەیەکە ئەو وشکە ساڵیە کە وا هەستەکەین وشکە ساڵی و باران نابارێ ئەمە جۆرێک لە ناومێدی لای خەڵک دروست کرد بوو ئێستا بارانێکی لەم شێوازە بارێت ئایا پێویستەکان مرۆڤ لە ڕەحمی خی پەروردگار بەو شێوازە ناومێت ئیشەڵا خی گەورە ئەم مرۆڤێ دروست کردووە بی ئەمەلیشی ناکە باران هەر کاتێ تاخیر بووە تاخیر نێوە ئیشی خی گەورەی ئیشی مرۆڤ نییە دڵخۆشی کەوەی بارانێکی لەم شێوازە زۆرش کەس هەیە پێی دڵخۆش نەبێ باشە پێ دوایە فەلاحەکان ئەو کەسانن کە زۆرترین سوود لەمەوەرەگرن ئێستا دڵخۆشترین با بڵێن مرۆڤەکان ئەوانن کە ئێستا فەلاحەتەکەن هەموو چینەکان وا بزانم پێی دڵخۆشەکە بەستر بە تایبەتی ئەوانەیە کە کشت و کاڵەکەن و فەلاحەت و باغداری ئەوانەوە تەبانەوە زیاتر پێ دڵخۆش ئەی فەلاحەکان تا چەند دڵخۆشن بەمەی کە ئێستا بارانێکی لەم شێوازە بارێ وڵا بە تاکید فەلاحەکانی شەر دڵخۆش قابلە زۆربیان و تایبەتەوەی منتیقی خۆمان گەرمەکانە ئەگەر لەم ماوە باران نەوەڕێوانێ فۆتیا بەس بۆ منتیقی گەرمیان بڕوا ناکەم زۆر سوادەی بێت تازە درەنگکەوت ئایا خی پەروردگار لە ڕێگەی ئەم بارانەوە چ پەیامێک بۆ مرۆڤەکانە نێرێت من پێشمەرگەم 6 مانگە مەعاشێک مەرگتە مەعاشەکەیش پاشەکەوتی لەکراوە خۆتان نەزانین مەعاشەکەم نەبی نەما لە خۆشیەم بارانە خی گەورە ئەم مرۆڤێ دروست کردووە بی ئەمەلیشی ناکە زۆر دڵخۆشم حەمدوسەنای خوا زۆر ئەەکەم مرۆڤەکان بەعام چی لە بارانباری ناخوێنەوە یان پەیامی بارانبارین چیە لای خی گەورە بۆ ئێمە نێرێ پەیامی خی گەورە ئەوەیە کە ئینسانەکان ئەبێ دائیمە ئومێدیان بە خی گەورە بێ بێ ئومێدن بەرامبەر ڕەحمەتی خی گەورە وەکو کەسێک دڵخۆشی بۆی بارانێکی من هەموو کەس دڵی خۆش و بم بارانە باشە خی پەروەردگار هەمیشە سنووری ڕەحمەتەکانی فراوانە ئێمە ماوەیە وەکو مرۆڤ بێ ئومێد بوو بینەمانە وشکە ساڵی بڵاوە بێتەوە ئێستەوە بینیمە من چەنە پرسیارانێکم وتمە دووسان کەوتکە مانی بەهار کەوتکە مانی سێ ینی خەنەعەت وا بوو چی سوعالانێکم وتمە دوعا بکەن ئاو نەمانوە ئەوەنە دڵنیا بوو لەوەی کە بار شڵا دڵخۆش نیشتی فەلا دڵخۆش جووتە حیواندا دڵخۆشە لەخوا بزە کەشی دڵخۆش باشە ئەی ئەم دڵخۆشیە بە دەموچاوی خەڵکەوە بینی سەرڕای ئەو قەیرانە گەورەی کە بەرۆکی خەڵکی گرتووە ئەم دڵخۆشە بە دەموچاوی خەڵکەکەەوە بینیتەوە قەیران نەما بەڕاستی ئەم بارانە باری قەیران نەماوە هیچ قەیرانی نەما لەخوا بزیێنە پێویستەکە ئێمە هەمیشە سوپاس گوداری خی گەورە بین لەسەرمە یا ئەوەر سوپاس و خوا بکەین خوا ڕەحمەتمان خۆش بۆ ئەوارێنە سپاسی کەی ئەەکەین کەی ئەمە سپاس ئێمە ئیکەین سپاس ئەوەسەر دائیمە حەمدوسەلای خوا بکەوی بێ خوای ڕەحمەتی خەیرمان لامان لێ بکەیت و ڕەحمەتی خەیرمان بوارێنەوە سەرا باشە خی پەروەردگار ئێمە وەکو مرۆڤ وەکو بەندەکانی زۆر جار تاوانەکەین بەڵام لە بەرامبەر ئەو ڕەحمەتمان بۆ بارێ بەڵێ ئەوە ڕەحمە بەڵێ ئەوە ڕەحمە ئەرحەم الراحمین وەرحەمنا یانی خواوە ڕەحمە تۆ ڕەحمە بێ خوای ڕەحمیەیە ئەی مرۆڤەکان مرۆڤەکان هەر قیشی ئەگەر هەرکە ڕەحمی بێ خوای ڕەحمیەکە کاتێک خەڵکی ناحی زەڕایانمان دوان خەڵک باسی ئەویانە کردکەوا خی پەروەردگار لە ڕێگەی ئەم بارانەوە ئەو پەیامە بۆ مرۆڤ نێرێکەوە ئەی مرۆڤ قەت لە ڕەحمی من بێئومێد مەبە قەت مەگەر ئەو کاتێکەوە لە ڕەحمی من مەویست بی چونکە ڕەحمی من سنووری نییە دوو ناوی خی پەروەردگار هەیە کە ڕەحمان و ڕەحیمە واتە هەمیشە بە سۆز و میهرەبانی و سەیری بەندەکانیەکان ماوەیەک بەر لە ئێستا باسی ئەویانە کردکەوا وشکە ساڵیە بەڵام لە کۆتایی خی گەورە سیفەتی ڕەحمان و ڕەحیمی خۆی بەسەر مرۆڤەکانە باران
ئێمە پەیامی تۆمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان سپێرین خواتان لەگەڵ